لەسەر دۆخی ئاڵۆزی عێراق هەڵوێستەیەک دەکەین ئاخۆ ئەم دۆخە بەرەو چۆ دەچێت بە میوانداری زۆر بەڕێز داود حلفی چاودێری سیاسی ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز حلفی شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 دۆخی عێراق زۆر ئاڵۆزە لە ئەنگرانی سەدر لە ناو ناوچەی سەوزن و بە دیاریکراویش لە ناو پەرلەماندان چوارچەوەی هەماهەنگیش داوا لە لایەنگرانی دەکا ئەوانیش بڕژێنە سەر شەقام دژی تەیاری سەدری خوێندنەوەتان بۆ دۆخەکە چیە عێراق بەرەو کوێ؟ بسم الله الرحمن الرحيم. بەناوی خدای گەورە و میهرەبان. سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان لە کوردستان 24 من لەو باوەڕەدام دۆخی عێراق کە گەیشتۆتە بەم دۆخە کە چوارچێوەی هەماهەنگی داوای خۆپشاندان بکات خۆپشاندانی دژبەر بەرامبەر بە مقتەدا سەدریەکان ئێمە لە دۆخێکی زۆر هەستیاردان کە لە پێشبینی دەکرێت گرژی زیاتر بێتە ئاراوە و کاریگەری زۆری لەسەر وڵات هەبێت ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بە هەموو لایەنەکانیانەوە نەیەنە سەرخەت بۆ ئەم شەو لەوانەیە بۆ هەروە بۆ بەیانی پێویستی بە دەستپێشخەری لایەنەکان هەیە بۆ ساردکردنەوەی ئەو تووڕەیە کە لە ناوگەل سەری هەڵداوە هەروەها پێویستە دڵنیایی و بەڵێن بە خەڵک بدرێت کە هەموو پرسەکان هەموو ئەو پرسانە کە لە پێناوی داهاتوونەتە سەر پێویستە بکرێنێتە وەری گفتوگۆ و تاوتوێ و دانوستانەکانی نێوان بەڕێز حلفیەکان بگەین نەجێ بەڕێز حلفی زۆر باشە ببوورە بەڕێز حلفی بواری دانیشتن نەماوە لە ئەنگرانی سەدر باشکرا داوای هەڵۆشاندنەوەی سیستەمی سیاسی و دەرکردنی تەواوی سیاسەتمەدارانی عێراق واتە چوارچێوەی هەماهەنگی دەکەن ئایا چوارچێوەی هەماهەنگی ئەمە قبول دەکات؟ هەموو نەخشەی سیاسی هەروەها هەموو خۆپشاندانێک هەموو چالاکیەکی سیاسی بە دڵنیاییەوە ئەگەر بێوێت بە داواکاریەکانی بگات پێویستە سەقفی داواکاریەکانی بەرز بکاتەوە تا پلەیەکی کە خواستی ئەوان بپێکێت ڕوتی سەدر بە تایبەتیش خودی مقتەدا سەدر ناکرێت ببێتە تەرەفێک لە عێراقێکی خوێناوی باڵکو دەتوانێت ببێتە تەرەفێک لە هەژاندنی شەقام کە لە چوارشەمەی ڕابردووش چەند پەیامێکیان ڕەوانە کرد کە هەر هەراسانکردنێک لە لایەن لایەنەکانی چارچێوەی هەماهەنگی هەروەها کە هەر کەسێک لەلایەن ئەوانەوە کاندید بکرێت لەسەر حسابی لەسەر بنەمای پشکێنە و ببێتە هۆی هەراسانکردنی لایەنی سەدریەکان ئەوان کاری خۆیان دەکەن و هەنگاوی خۆیان دەنین ئەم خۆپشاندانەوە ئەم هاتنە سەر شەقەمەی ئەمڕۆ بۆ ئەوەیە تاوەکو بڵێن تەنانەت ئەگەر ئێمە لە شەقامیش دوور بخرێنەوە توانای ئەوەمان هەیە کە کاریگەریمان لەسەر پرۆسەی سیاسی هەبێت هەروەها دەتوانین ببینە نوێنەری داواکاریەکانی شەقام و کەسێکی گونجاو بۆ پۆستی سەرۆک وەزیران دەستنیشان بکرێت. زۆر باشە بەڕێز حلفی بە دڵنیاییەوە تۆ جۆت لە داواکاری خۆپیشاندەران بۆت بە ئاشکرا دەڵێن ئێمە حکوومەتێکمان ناوێ قائانی فەرماندەی فەیلقی قودس پێکی بێنێ پێدوانێ ئەمە ڕەتکردنەوەی ئەجێندای ئێرانە لە عێراق بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا ئێران هەروە بە ئاسانی دەستبەرداری دەستێوەردانی خۆی دەبێت لە عێراق؟
بە دڵنیاییەوە گەل هەروەها خۆپشاندەر و کەسی بەرهەڵستکار هەموو ئەوە دەڵێت کە حەزی پێیەتی بڵێت هەروەها هەر یەکێکیشیان من لەو باوەڕەدام کاتێک کە بەڕێز قائانی دێت لەسەر بنەمایەکی ڕق و کینە سەردانی عێراق ناکات بەڵکو دەیەوێت پامێکی ئاشتیانە بە چەند پێشنیازێکەوە بگەینتە خەڵکی عێراق ئەو دواتریش ئەو هەندێک پێشنیاز دەخاتە ڕوو کە بۆ لە پێناو بەرەو پێشبردننی پرۆسەی سیاسی بەبێ ئەوەی دەسوەردان لە کاروباری ناوخۆی عێراقدا بکات ئەو هەر ئەگینا هەر دەسوەردانێکی دەرەکی لە ناو عێراق ڕەت کراوەیە ئەگەر بەڵام دەسوەردانێکی ئەرێنی واتە دەسوەردانە نەرینیەکان هەمویان ڕەتکراون پێویستە عێراق دەوڵەتێک بێت دەوڵەتێکی سەربەخۆ بێت خاوەن سەربەخۆی بێت و پێویستە بە وەک خۆی ڕەفتار لەگەڵ وڵاتانی دیکە بکات بەڵێ هەروەها پێگە و قسەی خۆی لەسەر ئاسینی و دەوڵەتی و هەرێمەکەش زۆر باشە بەڕێز داود حەلفی چاودێری سیاسی گەلێک سوپاس ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مابووی سوپاس پەیامەکەتان گەیشت سوپاس بۆیەوە